المتمثلة في محافظة كركوك من خصوصية خاصة، فقمنا بتوجيه رسائل حثية بكافة اللغات المحلية: العربي، الكردي، التركماني، السرياني. المنظمات والإعلام بكافة وسائلها حلقة الوصل بين المواطن وصاحب القرار. شكرا في حركة مكوكية للدوائر والمؤسسات الحكومية والتجمعات يومية خصصت لها لهذه الغرض. طبعا لبیانی خۆمە کردن بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕدراوە لە 1 نیسانی ساڵی ئایندە ئەنجام درێ. ئەمڕۆ سیمینارێکی فراوانمان ئەنجامدا لەجێ دروشمی خۆ تۆمار ئامادەبە بۆ نوێنەری قوارە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستان و دەستگاکانی ڕاگەیاندن بە سەبارەت بە هۆشارکردنەوەی هاوڵاتیان بۆ سەردانیکردنی بنکەکانیان بۆ تۆماری بایۆمەتریکەوە. لەو بارەیەوە ڕێژەیەکی باشمان تۆمار کردووە لە 1960 لە پارێزگای کەرکووک و هەروەها سەردانی ناوەندەکانمان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان لەبەرەوەی ئەمە ناوزەندێکینکەوە ئەمە پاسەپۆرتی پەڕینەوەیە بۆ سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن. 700,000 کارتمان دابش کردووە کارتی بایۆمەتری بەسەر هاوڵاتیانە، ئەمەشکەوە بە ڕێژەی 184 دێ.